لباجار نشویل تنسی فستیوالا موزیک سیتی وینتر فست هتا انجام دان بو جاراسیه ابتنه ماوی فستیوالت هتا کرن سال دو روژن لسنتینیو پارک و جهن جدات هتا نشان دان هر وصا دوی روژه دا تا هفته بازرگانین جک جدات دا بجدار بوینه لی بازرگانیه تنه یا تایبته بوان کسا یه دنا و باجار نشویل دا جیانت کن ئەو دەستی بەم کارە کردوای زانی کارێکی زۆر گەورەیە بۆ خەڵک لە دەرەوە لە مانگی دیسامبر ئەنجام بدەن کەشی مانگی دیسامبر لە نەشفیل زۆر خۆشە بۆ پێشاندانی کاروبارەکانی ناوشەکە و بەرهەمەکانیان و هەرواتێک هەڵاویان لەگەڵ خەڵکەکە بۆ نیشاندانە چالاکی جدا دیاریا موزیکا ڕاستەوخۆ نیشاندانە جورێت خواردنی و خواردنە ئالکۆهۆڵێ و بینینا دیمەن و نەرەتین فستیڤالێ خۆشیێکا دی بۆ هاوڵاتیا پەیدا دکات. ئێمە ئەلبومی پلاستیکی بۆ مناڵان دروست دەکەین و لەزگەیان لەسەر دادەنین بۆ ڕیکلامکردن بۆ ئەلبومەکەمان کە دوێنێ بڵاو بۆەوە. زاروک لە جێخوای تایبەت کۆم دەبن و یاریاتگەن. ئۆلڤێرێ هەمی تەخۆچینên civakîş hemî jiya hem aheng dibin. Piştevanîkirina burgeyên cidayên festîvalê işlayê sponseran ve çûnajûriya xelkî bo festîvalê hevrikiya bazirganî û xwarinê di werzê zivistanê da taybetmendiyekadî dete festîvalê. Mehvan Hesen, Dengê Emerîka.